ئەمانە هەمویان ئەنجا کە هاتن وایان لە ئومەتی ئیسلام گەیان بەو سیستمەی خۆیان کە هێنایان دروستیان کرد سیستمی دەوڵەتی عوسمانیان لابرد کە سیستمی ویلایەتی ئیسلامی بوو دەوڵەتێکی مرکزی لە ئیسلامبول بوو لە ئەستانە لە ویلایەتەکانیشە هەروەها بە پێی شەریعەتی ئیسلام حکومەکرا و بەڵام پارەی سربەخۆیان لێ نەئەدا هەروەها لە پەیوەندی دەرەکیانە پەیوەندیان هەر هەبوو بە دەوڵەتی عوسمانیەوە و لە ئاخر کۆتاییە دەوڵەتی عوسمانی کە بە ئێلغا کرد بە مستەفا کەمال بە بڕیاری ئەو ئیلغابەوە لە 1924 بۆ ئاخرین جار ئەو ڕەمزەی حاکمیەتی دینی خوای پەروەردگاریش ئێلغا کرایەوە و خرایە کەنارەوە لەو زەمانەوە ئەهلی ئیسلام بە شێوازی جیاواز و کۆمەڵی جیاواز و لە کات و شوێنی جیاوازە بەردەوام هەوڵیاندا بۆ جێڕانەوەی ئەم حکومە بۆ دینی خوای پەروەردگار چونکە ئومەتی ئیسلام لەسەر ئەوەی یەکدەنگ بوو کە سیاسەت بەشێکە لەم دینە دەوڵەت بەشێکە لەم ئیسلامە ئیستیعمار و ئیستیعماری گەراکان و شوێنکەوتۆکانیان هەوڵیاندا ئەم گەلانە تێبگەن کە دین و دەوڵەت لێک جودان چونکە لای ئەوان لە ساڵی 1935 زاینیەوە لە کۆنگرەیەکی جیهانی نێودەوڵەتی ئەو سەردەمەیە کە ناویان نابوو مەجمەعی مەسکوونی نیقیە خۆی شارێکە مەسیحەکان کە لە هەموو لایە کۆکۆ بووبوونەوە و لەژێر سای ئیمبراتۆر قوستەنتینە ئیتر بڕیاریاندا کە دین و دەوڵەت لێک جودان ئیمبراتۆر حکمی دنیایانەکە و پاپاش حکمی دینەکەیانەکە بەم شێوە دین و دەوڵەت لێک جودا کرایەوە و ئەوان بەردەوام بوون لەسەری ویستیان ئەمەش لە ئومەتی ئیسلامە بچەسپێنن بەڵام لە مەدای ئەم 200 ساڵەیە یان ئەم 150 ساڵە یان ئەم 80 ساڵی دوای ڕمانی ئاخر ڕەمزی حاکمیەتی شەرع هەر نەیانتوانی مسلمانان لە هەموو لایەکەوە ڕوبەڕووی ئەم واقعە بوونەوە